عراق لە بەردەم هەڵبژاردنێکی گرنگدا و هەڵبژاردننی جومەنی پارێزگاکانە کە ئێستا ئامادەکاری دەکرێت حیزبەکان کوتلە سیاسیەکان پێکاتەکان لە کەرکووکە بۆ ئەنجامدانی هەڵبژاردن. بەڵام گرنگیەم هەڵبژاردنە چییە؟ ئەگەر لە دیوێکی دیکەوە سەرێکی بابەتەکە بکەین لە ڕۆ نەتەوەیەکەوە لە ڕۆی پۆستە ئیداریەکانەوە چی بۆ کوردەست ئەخا و چۆن دەتوانرێ ئەو هاوکێشە سیاسیە هاوسەنگ بکرێتەوە کە ئەگەر لاسەنگ بوو بێ لە ڕابردوودا ساڵانی ڕابردوو بەهرەوە کارێکی سیاسی بوو بێ ئێستا چۆن دەکرێت بە شێوەیەکی گونجاو مامەڵە لەگەڵم بابەت و پرسیار بکرێت لەگەڵ بەڕێز کاکەڕەش سدیق کە بەڕێزیان سەرۆکی ئۆفیسی کەرکووکی مادی 140 ڕاستەوخۆ لە کەرکووک و میوانی من گفتوگەم بابەت تاکەین. بەڕێز کاکەڕەش زۆر سپاس بۆ ئامادەبوونت. ئێستا کەرکووک لە بەردەم هەڵبژاردنێکی چارەنووسسازدایە. ئەم هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان گرنگی چییە بۆ کەرکووک بۆ کوردیش؟ بەڵێ ئەم کاتتان باش سپاستان دەکەین سپاسی بینەرانی ئێوە دەکەین. دیارە هەڵبژاردنەکان گرنگی تایبەتی خۆی هەیە بۆ کەرکووک. ماوەیەکە لە 2019ەوە ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە کار کەوتووە بە بڕیاری پەرلەمانی عێراقی حەل کرا کەسی نەما واتە دەسەڵاتی محافز بوو بە دەسەڵاتێکی ڕەها و مطلق بە ئارەزووی خۆی تەسەڕوفی دەکرد و کاری دەکرد. گرنگەکە ئەوەیە کە ئەم جارەیان لە ڕووی ئیداریەوە لە بۆ کەرکووکەکان گرنگە ئەو پارە جوانەی کە دێتە بەردەستی با بڵێن حکوومەتی تەنفیزی کەرکووک بە تاکڕەوی کاری لەسەر ناکرێ بەڵکو ئەم جارە بە ڕقابەیەکی تەواوی ئەنجومەنی پارێزگا کاری لەسەر ئەکرێ و یەکسانیەک دروستە بێ لە بینی چۆنەتی دابشکردنی ئەو پرۆژانە لە منطقەکان چی ئەگەر منطقەی کوردی بێ یا تورکمانی بێ یا عەرەبی بێ ئێستا دەیبینی بە پێچەوانەوە کارەکرێ. لە منطقە عەرەبیەکانە پرۆژەکان بەردەوام و لە منطقە کوردیەکانە پرۆژە نییە یا سیاسەتێکی تریان بەکارهێنا دژی کوردنشینەکان ئەوە بوو بە ناوی پرۆژەوە کۆمەڵێ دوکان و کۆمەڵێ گەڕێکیان ئەڕوخان بە 2 ساڵ و بە 3 ساڵ ئیشی ناکرد ئەمەیان نەکردە بێزاری بۆ کوردەکان لە کەرکووکە بۆ ئەوەی بۆڵەبۆڵ و گلەیی و گازەندە زۆر بێ. بەڵام ئەمە یەکێکە لەوانەی کەوایتر ئەوە لە گۆڕ ئەنێ و ئەو هەڵوێستە نامێنێ. ئەمە لەلایەکی لەلایە سیاسەکەی ئەوەیە کە بڕیارەکان کە دەرەچێ لە بەرەوەی دەسەڵاتی ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەسەڵاتێکی مەحەلیە و چارەسەرەکرێ بۆ کێشەکان ئەگەر بۆ ئابووری بێ ئەگەر بۆ کۆمەڵایەتی بێ ئەگەر بۆ سیاسی بێ دەتوانن بەڕێکەوتن ئەو ئیشانە چارەسەر بکەن و کێشەکان چارەسەر بکەن. بۆیە گرنگی تەواویە یەکەم دەسەڵاتی ئەو مەحافزە بەڕەها نابێ بە ڕاوێژ ئەبێ لەگەڵ ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەو پرۆژانە بەڕاوێژ ئەکرێ و لە هەمان کاتە ئەبنە چاودێر لەسەر دەسەڵاتی تەنفیزی لە شارەکەیە ئیتر ناتوانن مەسەلەی گەندەڵی ئێستا گەندەڵەیەکی زۆر هەیە لە شارەکەیە لە هەموو فەرمانگەکانە ئەو گەندەڵیایە باشە گەندەڵی شتێک نییە کە بە ئاسانی چارەسەر بێکەواتە خەدەمیەکانە گریتەوە ئەگەر محافەزە خۆی ئەگرێ قوربان کێشەی گەندەڵی بابەتێکی ئەو کاتە ڕیشەیە دەبێت لە ڕیشەوە چارەسەر بکرێت تەنها لە کەرکووکیش نییە لە تەواوی عێراق و بە هەرێمی کوردستانیشەوە شتە شاراوە نییە کە بەدی دەکرێت. بەڵام لە دوای هەڵبژاردن چۆن دەتوانرێت پرسێکی وەها گەورە لە کەرکووک و ئەو ناوشانەیە کە سنووری مادەی 140 دەرەوەی ئیداری هەرێمی کوردستان چۆن مامەڵە لەگەڵم بابەتەیەکرێ ئەنجومەنی پارێزگاکان چی دەکا بۆ پرسی گەندەڵی سەلاحێت و دەسەڵاتەکانی چی دەبێت بۆ کەمکردنەوە؟ بەڵێ من بەڵێ ئەگەر باشی باسێکی پێشوو بکەین کە ئەنجومەنی پارێزگا و لیستی برایەتی لە ئەنجومەنەکە بوو یعنی بڕوا بکە لە 90 چارەسەری گەندەڵی کرابوو کەس نەیەتوانی بۆیە با لژنەیەکمان هەبوو لژنەیەکی قانونی پێوترابوو یاسایی بوو هەر شتێک هەبووە لەسەر هەر فەرمانگەیەک مدیرەکان بانگە کردو بۆ لێ پرسینەوە و محاسبەکردن و
لەسەر ئەو بابەتانە یا ئەو مقاولانەی کە گەندەڵ بوون لەسەر ئەوەی ئیشەکانیان دواخست بانگێشتەکران بۆ ئەنجومەنی پارێزگای کەرکووک و هۆکارەکانی چییە کە بۆتە هۆی دواخستنی پرۆژەکانی و جێبەجێ ناکرا یا ئیجراعاتێکی تون هەبوو بەرامبەر بۆ یەک ڕۆژێک کە دوا ئەکرا عقوبەیە کە درایە سەریان عقوبەیەکی مالی بوو ئەدرایە سەر مقاولەکە یا لەگەڵ پارێزگایە کار ئەکرا و چی ئیجراعاتێک کراوە بەرامبەر بەم گەندەڵکاریانەی کە کراوە لە شارەکەواتە ئەنجومەنی پارێزگا دەسەڵاتێکی چاودێری ڕەهای هەبوو لەسەر پرۆژەکانی کە ئەنجامەدرا لە کەرکووک. ئێستا حالیەن ئەوە نەماوە بۆیە خەڵک هەستی بەوە کردووە کە ئەنجومەنی پارێزگا و گەڕانەوەی ئەنجومەنی پارێزگا لەم هەڵبژاردنەیە گرنگە و بە گرنگی دەزانن بۆ کۆمەڵێ بابەتی تر کێشەکانی زەوی و زار تاکوی ئێستا بە کەیفی خۆی محافظی بە وەکالەت کاری لەسەرەکا و نایڵێ ئەو ئەرزانە بگەڕێتەوە بۆ جوتیارە ئەسلەکان بۆ خاوەن ئەسلەکانی خۆیان یەکێکە لە هۆکارەکان ئەو لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانە ئەم کێشەیە ئەتوانێ بە تەواوی چارەسەرکە بۆ جوتیاران و کێشەنەتەوایەتی کە لە ئەتوانین بڵێن بڵێ ئەتوانین بڵێن بڵێ 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 ئێمە ئەتوانین بڵێن لە 100 بۆ 85 ئەو کێشانەی جوتیارە چارەسەر بکرێ و هەوڵی ئەوە بدرێ بە جددیکی ئەرزەکان بگڕێتەوە بۆ خاوەنە ئەسلەکانی خۆیان ئەمە لەسەر مەوزوعی تر لەسەر مەوزوعی دامەزراندن لەم ناوچانەیە ئێستا دامەزراندن بە هیچ شێوەیەک نییە ئەگەر دامەزراندنی شەبێ هەوڵی ئەویان داوە تەنها عەرەب بێن نە شارەکە و تەعریب دروستکەن بە شێوازێکی نوێتر و کاری لەسەر بکرێن بەڕێی ئێمە ئەمەش نامێنێ ئەمەش لەبەر ئەوەی دابشبوونێکی تەواو ئەبێ لەسەر ئەوەی بۆ کورد چەند دەبێ بۆ تورکمان چەند دەبێ بۆ عەرەب چەند دەبێت دامەزراندنەکە ئەتوانین بڵێن بە تەوازنی و عادیلانە تەوازنێکیان بۆ دروست دەکرێت و دابشکردن ئەبێ لەسەر ئەساسی دەنگدان بۆیە ئێمە لێرە هانی هەموو خەڵکی کورد ئەدەین بۆی ژمارەی کورسیەکانمان زیاتر بێ بۆ ئەوی بتوانین هەم دامەزراندن زیاترکەین هەم پرۆژەکانمان زیاترکەین بۆ ناوچە جێنشینەکان و هەم بە یەکسانی و بە عەدالەت ئیشەکانمان بڕوە محافظش هەر کەسێک بێ ناتوانێت لەو یاسایە دەرچێتە دەرەوە کە ئەنجومەنی پارێزگا یاسای بۆ دانێ ئەمە یەکێکە لە بابەتەکان هەڵبژاردنەکە گرنگ و چارە نووسازە بۆ شاری کەرکووک و بۆ ئەو ناوچانەی کە پێوترێت جێناکۆک لە هەمان شوێنە لە منطقەی خانەقینە لە هەمان شوێنە لە منطقەکانی تر و مووسڵ و شێخان و ئەوانە بە هەمان شێوابێت. باشە ئێستا هەژمونی سیاسی هەژمونە نەتەوەییەکەش لە لایەکی دیکەوە و ئەمن پرسە ئەمنیەکەش لە ناو کەرکووکە لە بارودۆخێکە کە هیچ لایەنێک لێ رازینین تەنانەت ئەگەر لە دیوێکی کێشەوەباسیین تەنانەت عەرەبەکان خۆشیان لێ رازینین بەڵام ئەوەی کە بە دیاریکراوی نابەرامبەرە و ڕەنگە ناڕزایەتی لێ بکەیتەوە پرسی کووردە. لە دوای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان پرسە ئەمنیەکان چ گۆڕانکاریەکان بەسەردادێ هەژمونە سیاسیەکە بۆ کورد چ گۆڕانکاریە گەهێنێتە پێشەوە ئەمەی ئێستا هەیە نەبووتە سیستمێکی تر لەسەری بڕۆن بۆ هەتاتایە بۆ کەرکووک نتوانێت دەستکاری بکرێ؟ من مقارنەیەکەکەم لە بینی پێش 16 ئۆکتۆبەر و دوای بابڵین لەمانی ئەنجومەنەکە کە چۆن بوو کاتی خۆی لە ڕووی ئەمنیوە لە ڕووی ئەوەی کەوا هێز و ئەمن و ئیستیخبارات و نازام ئەوانەی کە بوونەتە منەزۆمەی ئەمنی لە شارەکە وجودیان نەبووە حەشدی شەعبی وجودی نەبووە ئەمە دەسەڵاتی تەواو لای ئەنجومەنی پارێزگا بوو ئەو بڕیاریەدا ئەو تەشریعیە کرد بۆ ئەو مەبەستە زیاتر ئێحتیمامی دابووە پۆلیسی مەحەللی خۆی سەرپشک ئەکرد بۆ چارەسەرکردنی کێشە ئەمنیەکان من نمونەیەکت بۆ دێنمەوە هەر دوێنێ لە ئاوایی منسوور لە هەفتەغار کوردەکان عەرزیان کێڵاوە عەرەب بە تەقە وڵامیان داونێتەوە و نیانێشتووە عەرزەکانیان بکێڵن
لەوێ جێیشەکە تەداخلی کردو لە بری ئەوەی ناوبژیوان بێ لە بینی کورد و لە بینی عەرەبی هاوردە کە لەو ناو جێنشین بوونە هەستاون کوردەکانیان گرتووە ئەوانەی کە عەرزیان کێڵاوە و جووتیان کردووە و مدامەی ماڵەکانیان کردووە واتە لێرە هێزەکە هێزی ئەمنی کە ناوە جێیشەکەی لەوێ لە جیاتی ئەوەی محاید بێ و نێڵێ کێشەکان گەورە بێتەوە پشتیوانی عەرەبی کردووە و کوردەکانی دەستگیر کردووە بە هیمەتی برادەران دوێنێ و پێری هەمووی تەداخلێکیان کردووە لەسەر ئەو بابەتە بەڵام تاکو ئێستا نەتیجەکەی یەکلا نەبووتەوە ئەمانە ئازاد کراونیانە بۆیە ئەمە لە هەمان شێوە لە منطقەی پەڵکانە ئەمە ڕوویداوە و ئەمەش دووبارە بۆتەوە بۆیە ئەگەر مەجلیسی مەحافظەیەکی کارا هەبێ و یاسایەکی باش دیاری بکە ئەو زاهیرەیە نامێنێتەوە واتە لە ڕووی ئەمنیشەوە ئەم منطقانە ئەتوانین بڵین پشوویەکی باش ئەدا و ئەرزەکانی خۆیان بە چاکی ئەکێڵن و هێزەکە ئەو هێزە عەسکەرەی لەو ناوەن بە ناوەی محارەبەی داعش و ئیرهابەکەن لەگەڵەوەی ئەچنە گیان کوردەکان و ئەبنە تەرەف بۆ لای ئەمە نامێنێ ئەم زاهیرەیە نامێنێم ئەوسا دژی ئەو زاهر باشە کاکە قوربان ئەو نائەدالەتی یاخود ئەو ناوەندە ئیداریانە و بەڕێوەبەرایەتە ئیداریانی کە ئێستا لە دەستی کورد و حیزبەکانە هەیە توانایان هەیە بە پێویست کاروبارە ئیداریەکان لە کەرکووکە ڕایی بکەن یعنی سەلاحیەتەکانیان چۆنە ئەمان دەسەڵاتەکانیان چۆنە لە ناو کەرکووکە بە پێویستە دوای ڕیفراندۆم و با بڵێن ڕێکارەکانی ڕیفراندۆم و دەرکەوتەکانی بەڕاستی کورد ئەو دەسەڵاتەی نەماوە ئەو شۆنانەی کە گرنگە و خەدەمین لە کوردیان وەرگردوێتەوە و دراوەتە عەرەبیان لەوێ دانا و کردویانەتە مدیری فەرمانگەکان مەسەرەن بۆ نمونە باسی ئەوەکەم ئێمە کورد مدیری فەرمانگەی کشتوکاڵی کەرکووک بوو کورد بوو ئەوێ لێی نەما و عەرەبێکیان داناوە بە ئارەزووی خۆی و بە ئیشتیهای خۆی کار ئەکا لە قسەی محافظ و بۆچوونی محافظ ناتوانێت دوورکەوێتەوە بۆیە نەمانتوانیوە هیچ کارێک بکەین و تا ئێستا قسەی لەگەڵەکەین با بەو ئیشتیهایە کارەکە و بەو بۆچوونە کارەکە لە خزمەتی عەرەبی هاوردە بێ بەڕاستی ئەو ئەرزانە ناگەڕێنێتەوە بۆ خاوەنە ئەسڵەکانی خۆی ئێوە ئەمەتان هەیە بە ماڵبژاردنە گۆڕانکاری بێنێتە پێش ئەرزەکان داگیر کراوە ئەمە لەو شۆن حتمما ئەوسا دانشن تەوازنێک دروستە بێ لەسەر فەرمانگەکان بە شێوازێکی باش دابەش ئەبێتەوە و کوردش دەوری خۆی ئەبینێتەوە و بە هەمان شێوە ئەو شۆنانەی کە گرنگە و بە پێی ئستحقاقی ئینتیخابی خۆی کورسیەکانی چەندە بەو شێوەیە دەتوانێت فەرمانگەکان داوای فەرمانگەکان بکا و خەدەمی بێ و یا بۆ شۆنی گرنگ بێ بۆ نمونە باسێکەین جاران لە دائیرەی نفوسە کورد هەبوو ئێستا کەسی لێ نەماوە عەرەبە لەوانەیە ژێربەژێر هەوڵی ئەوە بدات کە نفوسی عەرەبی هاوردە بێنێتەوە کەرکووک و تعریب دروست کاتەوە پیتاقەی تەموینی هەمان شێوە بە پیتاقەی سەکەن بە هەمان شێوە ئەمانە جاران بەدەست کوردەوە بوو کەسێک نەیەتوانی بێتە شارەکە ئێستا بە ئارەزووی خۆیان تەموینی نەقڵەکەن بە ئارەزووی خۆیان دەستکاری با بڵێن پیتاقەی سەکەن ئێمە پێڵێن پیتاقەی سەکەن کە معلوماتیە بە کەیفی خۆیان ئەیدەنە و عەرەبانەی کە دێنەوە داوایەکەن یا ئەچێتە لای محافظ نووسراوێکیان بۆکە و نامەیەکیان بۆ نووسێ و جێبەجێیە دیارە پرسی کەرکووک پرساسیارەکەیە بەڕێز کاکەڕەش یەکێک لە بابەتە گرنگەکان بۆ کورد و پێویستە بە جدیتر کاری بۆ بکرێ بە تایبەتی لە پرسی هەڵبژاردنەکانە من زۆر سپاسی ئامادەبوون جەناب دەکەم بەڕێز کاکەڕەش سەدیق سەرۆکی ئۆفیسی کەرکووکی مادەی 140 لە کەرکووک و میوانیەمە